دوای 20 ڕۆژ لەو هێرشە زەمینی و ئاسمانیانەی تورکیا دەیکاتە سەر ناوچە کوردنشینەکانی سووریا، ئەنکەرە دەڵێ هێشتا هێرشی ڕاستەقینە دەستیان پێ نەکردووە. ئەوەی تا ئێستا کردومانە تەنانەت بە خۆگەرمکردنیشی دامەنێن بە پشتیوانی خوددا لە قۆناغی داهاتوودا هەنگاوی سەرەکی و هێرشی سەرەکی خۆمان دەست پێ دەکەین. بەهۆی ئەم هێرشانەی تورکیاوە سەدان کەسی سیڤیل لە ناوچە کوردنشینەکانی ئەفرین بوونەتە قوربانی و هەزاران کەسیش ئاوارە بوون. ئەمەش مای نیگەرانیەکی زۆری کۆمەڵگەی نێونەتەوەییە. لەوە تێدەگەین کە تورکیا دەخوازێت سنوورەکانی خۆی بپارێزێت و ئەوەش مافی خۆیەتی، بەڵام پاراستنی سنوورەکان بەمانای کوشتنی خەڵکی سیڤیل نییە، ئەوەش شتێکە دەبێت تورکیا شەرمەزار بکرێت. بەڵام شیکەرەوە لەو بڕواایەدان تورکیا هەروە بە ئاسانی من نادا بۆ فشارە نێونەتەوەییەکان. پێم وانە تورکیا تاوەکو زەربەیەکی کوشندەی پێ نەکەوێتن، هەم لە ڕووی سەربازی و هەروە لە ڕووی اقتصادی و سیاسی ینی واز بێنێت. هاوکاتی ئەو هێرشانەی تورکیا بۆ سەر ئەفرین، لەشکری حکوومەتی سووریاش هێرشی کردووەتە سەر هێزەکانی سووریای دیموکرات لە ناوچەی دیرزور. هەسەدا بە پشتیوانی ئەمریکا بەرپەرچی ئەو هێرشەیاندایەوە. هێزە سەربازەکانی سەربەڕژێمی سووریا دەستپێشخەر بوون لە هێرشێکی بە بەرنامە بۆ سەر هێزەکانی سووریای دموکرات لە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات. وەڵامی هەسەدە و هاوپەیمانانیش بەرگری لە خۆکردن بووە. ئەو ماشێن و سەربازانەی لەگەڵ هێزەکانی حکوومەتی سووریادا بوون و گەڕانەوە نەبوونە ئامانجی هەسەدە و هاوپەیمانانیش. ئەو هێرشەش بۆ سەر هێزەکانی حکوومەتەکەی بەشار ئەسەد نیگەرانی و ناڕزایی مۆسکۆی بەدوادا هات. ئەوەم وتووە و ئەم هێرشە هیچ بیانوەک هەڵناگرێت و داواشم لێ کردوون تا لە بیریان بێ کە بە نایاسایی لە سووریان هەمیشە دەڵێن شەڕی تیرۆریزمی نێونەتەوەیی دەکەن، بەڵام بەرەنگاربوونەوەی ئەوانەی شەڕڕاستەقینەکەی تیرۆریزم دەکەن لە سووریا بەڕاستی تاوانە. شیکەرەوە و بڕواایەدان ئەو هێرشە بۆ سەر هێزەکانی بەشار ئەسەد پەیامێکە بۆ زۆر لایەنی ناو ئەم قەیرانەی سووریا. نامەیەکی وازح بوو دژی ڕژێمی سووریا و ئێران و هەروەها تورکیا و دەتوانم بڵێم بۆ رووسیاش. تورکیا داوای کۆبوونەوەیکی لوتکەیی دەکات تا مۆسکۆ و تاران و ئەنکەرە تاوتوێ ڕەوشی ئێستای سووریا بکەن. ئەوەی دوژمنی مشتەرەکەیانە کە ئەمریکا و ئەو ستاتوێیە ئەوەیە کۆیان دەکاتەوە کە دیارە بەرژەوەندەکان لەوەدایە ئەوانە بتوانن لەسەر حەدی ئەدنا ئیتیفاق بکەن بۆ کەمکردنەوەی نەفوز و هەڵوەشانەوەی ئەو ستاتوێیە کە لە باکووری سووریا هەیە. وهاش بڕیارە دوو گەورە کاربەدەستی ئەمریکا ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی و وەزیری دەرەوەش سەردانی ئەنکەرە بکەن. ئەم سەردانانەش وەک هەوڵێک دەبینرێن بۆ خۆ بە دوورگرتن لە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی لەشکریانەی تورکیا و ئەمریکا لە ناو سووریادا.